بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم ئازیزانم، براو خۆشکە مسلمانەکان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم کە بە خزمەت ئێوەی ئازوز و خۆشەویست دەگەم و سوپاس بۆ ئەو برایانەی کەوا بەم لایڤە هەستاون کە لەو پەیجە خێزانی بەختەوەر، خی گەورە موفەقیان بکە و دەستخۆشی گەرمیان لێ دەکەم، خی گەورە تەمەنیان درێژ بکاتن کە ئەو پەیجە بە فائیدە و بە ئیسیفادەیان داناوە بۆ ئەوەی ئەمثالی وەکو من و وەئی لە من باشتر و چاکتر و زیرەکتر بێن، خزمەتێک بەو میلەتە بگەێنن بە ئیزنی خی گەورە. پێش ئەوەی دەست بە وتارەکەم بکەم، پێم خۆشە دەستخۆشیێکی زۆر گەرم و دوعای خێر بۆ کۆمەڵە کەسێک بکەم. یەکەمین بۆ ئەو دکتۆرانە و بۆ ئەو پزیشکانە و بۆ ئەو براو خوشکانەی کەوا لە سلکی طبی لە سژی پزیشکی ئیش دەکەن کە ئێستا ئەوان وەکو پێشمەرگە لە سەفی پێشەوەی ئەو نەخۆشیە و ئەو ناڕەحەتیەی دانە. دەستخۆشیان لێ دەکەم و دوعای خێریشان بۆ ئەەکەم و مەمنونیشیانین کە ئەوان ئێستا لە گەرمەی ئیش و کار و عیلاجی نەخۆشەکانن، ئێمەوە لە ماڵێ پارماندایتەوە و لە ئیسرحات و لە ڕەحەتی داینە. و دەستخۆشیێکی گەرم و پێزانینێکی زۆر لە بۆ ئەو برا ئاسایش و شورتە و هەموو سلکەکانی وەزارەتی ناوخۆ دەکەم کە بەڕاستی ئەوانیش ماندوونە ناسانە و زۆر بە هیمەت بەرزانە ئەوە لەگە ئەو خەڵکەی مدارات دەکەن و تەوزیهی ئەو خەڵکە دەکەن و هەروەها ئیرشاداتی ئەو خەڵکە دەکەن بۆ ئەوەی لە ماڵەکانیان نێنە دەرێ و تەنزیمی ئەو شارە و ئەو شارش دەپارێزن و هەموو شارەکانی ئیقلیمی کوردستان ئەپارێزن لە هەموو ناڕەحەتیەک و لە هەموو دزی و جەردیەک و پیاو خراپێک. ڕەبی خوا موفەقیان بکە و خۆی گەورە دەست بە عومرانەوە بگری لەگەر دکتۆر و پزیشک و ئەوانەی کە باسمان کردن. خاڵی سێیەم دەستخۆشیێکی زۆر گەرم و دوعای خێرێکی زۆر بۆ ئەو برایانە دەکەم، بۆ ئەو خوشکانە دەکەم کە بەڕاستی خێرخوازن، کە بەڕاستی زۆر بە هیمەت و بە مەردانە لە کاتی تەنگاویدا ئەوە هاتوونە و دەستباری ئەو خەڵکە دەگرن، لە دەرکەی فەقیر و هەژارەکان دەدەن، دەستی نامۆ و غەریب و فەقیر و دەستکورتەکان و بێدەرامەتەکان ئەگرن بۆ ئەوەی لەم وەزع و لەو ناڕێکێدا نەجاتیان بدەن و ئەوانیش لەو ناز و نەعمەتێک کە خوا پێی بەخشیون بەشداریان پێ ئەکەن. یا ڕەبی خوا موفەقیان کە، خوا دەست بە عومریانەوە بگرێ، خی گەورە بەرەکەت بخاتە ژین و دین و ماڵ و حاڵیان ئینشاءالله. و دەستخۆشی لە هەموو کەسێک ئەەکەم کە لەم زروفەدا بەڕاستی بە شێوەیەکی زۆر ئیجابی، بە شێوەیەکی زۆر جوان دێتە پێش و خزمەتی ئەو خەڵکەوە ئەو وڵات و ئەو ژینگەیە دەکا. بە ئومێدی ئەوم ئینشاءالله خی گەورە ئەو مەحنەت و ناخۆشیەمان لەسەر هەردەگرێت، ئەو ناڕەحەتیەمان بە زووترین کات لەسەر هەردەگرێت، بەڵام مەردی خوا ئەوڕە بەدیار ئەکەوێ لە هەموو مامۆستایان، لە دوعاتەکان، لە بانخوازەکان، لە دەوڵەمەندەکان، لە کەناسانی کە دێن ئەو زبرانی ماڵان خڕ دەکەنەوە. وەڵاهی بە من بیدەستیان مازکەم، چکە من لە ماڵی دانیشتوم ئەوان لە کۆران بە کۆران دەگەڕن زبری ماڵەکان خڕ دەکەنەوە. وەڵاهی ئینسان نابێ حتا ئەوانیش لەبیرکە و دەستخۆشیێکی گەرم و دوعای خێر بۆوانیش دەکەم بۆ هەموو کەسێک کە بەڕاستی لەم زروفەدا مەردانە دێتە پێش بۆ ئەوەی بتوانین لەو میحنەت و ناڕەحەتی ئینشاءالله هەرچۆنێک بێتێ ئەپەڕێنین و یەقینیشتان بی إن مع العسر يسرا، إن مع العسر يسرا. يقينتان هبي لقال هر ناخوشيك إلا خوشيك هيا، لقال هر ناخوشيك إلا خوشيك هيا، يقينتان بي إن شاء الله لباش هر ناخوشيكي خوا دو خوشي ما لقد دنري بإذني قوري وعظمة مهرباني خوش بستانم. بابي مسر بابتكي خو من بابەتێکم بۆ ئامادە کردوون چکە هەر پەیجەکە بە ناوی خێزانی بەختەوەرە، دەبێ ئەو بابەتانەی کە پێشکەشیان بکەین زیاتر هەل لە چارچیوەی خێزاندا بێت. تەبان ئێستا پیاوەکان هەموو لە ماڵێن،
ئافرەتەکان هەموو لە ماڵێن منداڵەکان هەموو لە ماڵێن حتمما کە لە ماڵێن جا هەیە ماڵ هەیە زۆر خۆشبەختە زۆر کامەرانە زۆر فرسەیەکی زۆر ثەمین و گرانبەهایە کە ئەو ماڵە هەموو پێکەوە خڕبووینەوە ئەو پیاوە بەردەوام لەگەر ئەو ماڵ و منداڵەیە و منداڵەکان بەردەوام لەگەر داک و بابیتیان کە زیاتر فائیدە لە یەکتر دەکەن لە زیادکردنی خۆشەویستی محەبەت ئەوین عشق و لێک نێزیک بوونەوە و هەروەها پەروەردەکردنی منداڵ و پێڕاگەیشتن بە کەم و کوڕیەکانی ناو ماڵ بەڵام سبحان الله هەشە بە ئەمری و قەدەری خوای گەورە وایە کە زیاتر مشکلیان زیاتر بووە کە ناڕەحەتیان زیاتر بووە کە زیاتر لێک بەهەنجەت بوونە زیاتر کێشە و بەڵاو ناخۆشیان هەیە وەکو ئەو نوکتە خۆشەی کە دیتم جێم لێ بگوتیان لە ئافرەتێکیان پرسی ئەگەر بێت و ئەوە کۆڕۆنە خلاص بیت چ دەکەی یەکەم ئیشت چێت یەکەم ئیشمەوەی داوای تەلاق دەکەم لە مێر دەکەم بەڕاستی هەندێک ماڵی شەنە سبحان الله کێشە و گرفت و ناڕەحەتیان بەخۆی پێشتر هەبوو و لەگەڵ ئەو حاڵەتەش کە پیاوەکە بەردەوام لە ماڵێ و هەموو منداڵەکان بەردەوام لە ماڵێن زەخت و فیشارێکی زۆر ناخۆش لەسەر دڵ و دەرونیان پەیدا بووە و زیاتر تووشی کێشە و ناڕەحەتی و ناخۆشی بوونە ئومێدم وایە لە خوای گەورە کە هەرچی ئارامی و سەکینەتە برژێ بەسەر دڵ و دەرونی هەمومانەوە بە تایبەتی بەسەر دڵی ژن و مێردەکان و ئەوانەی کە بە تایبەتی غەم و پەژارە و ناخۆشی و مشکلیان هەیە ئەوەی کە من دەمەوێت لە خزمەت بەڕێستان باسی بکەم موضوعی زۆر گرینگە و ئیشاڵڵا ئەگەر ئەو جارش نەمانتوانی تەواو بکەین بە ئیزنی ئەڵڵا لە هەفتەی داهاتوو لە نەفسی وەقت عینە سێشەم لە ڕۆژی سێشەم لە سەعات 4 ئینشاڵڵا دێمە خزمەتتان و تەواوی دەکەم بە ئیزنی ئەڵڵای تاوان ئەو بابەتی کە من هەرم بژاردووە لە بۆ بەڕێستان ئەوەی چۆن مامەڵە لەگە کێشەکانی ناوماڵ بکەین زۆر گرینگە کێشە هەیە زۆر بچووکە بەڵام کابرا بەڕاستی یان ئەو خوشکە نازانی مامەڵە لەگە کێشەکەی بکە ڕاست گەورەی دەکا ئەخسەن کێشەکە بەخۆی هیچ نیە زۆر بچووکە بە دوو قسە بە دوو هەڵوێستی معقول کێشەکە حەل دەبی بەڵام چکە نازانی مامەڵەی لەگە بکە کێشەکەی زۆر گەورەتر دەکا وەکو وەستایەک وایە کە نەزانی شتێک چاکات و خراتری دەکاتن تمالە عیبەکە زۆر بەسیط بێت بەڵام چکە وەستایەکە نەزانە دەبینی کێشەی ئەو مەچینەیان ئەو شتەی گەورەتر دەکا و زۆر جاران شێ مشکلەکە زۆر گەورەیە بەڵام چکە کابرا ئەو پیاوە ئەو ئافرەتە ئەوەندە عاقڵ و ژیرە ئەوەندە جوان دەزانی مامەڵەی دروست لەگە کێشەکان بکە سبحان الله ئەو کێشەی گەورەی زۆر بە بچووکی دەکاتەوە زۆر بە ئاسانیش سبحان الله حەسمی دەکاتن و چارەسەری دەکات زەبڕاستی ئەمە فەنێکە دەبی ئێمە فێری بین چۆن بتوانین بەڕاستی مامەڵە لەگە کێشەکانمان بکەین زۆر گرینگە چکە ئەوە پێش ئەوێن باسی کێشەکە ناکەم باسی خودی کێشەکە ناکەم نا باسی مامەڵەی دروست لەگەر کێشەکان دەکەم ئەگەر کێشێکمان دروست بوو لە ماڵ لەگەڵ خێزانم یا خێزانم لەگەڵ من یاخۆ لەگە منداڵەکان هەر کێشەیەک بی لە چارچیوەی دیواری ناوماڵێ بیتن ئەم کێشەی تۆن مامەڵەیەکی دروستی لەگەر ئەەکەی بۆی بەزووترین کات ئەو کێشەیە لە کۆڵ ببتەوە و ئەم کێشەیە ئەوەندە زەرەر نەدا بۆ ماڵی ئارامی و خۆشبەختی ئەو ماڵە تێک بدا بەڵکو بەزووترین کات و بە کەمترین ماوە و بە کەمترین زەرەر ئەو کێشەمان لە کۆڵ ببێتەوە خاڵی یەکەم کەمە زۆر بنەمایەکی ئەساسیە عزیزانم خوشکانم برایانم ئەمە زۆر بنەمایەکی ئەساسیە لە بۆ حەلکردنی کێشەکان خاڵی یەکەم بۆ مامەڵەیەکی دروست لەگە کێشە خێزانیەکان ئەوەیە ئایا ئەوەی کە ئەتوو دەڵێ کێشەیە یان سوء تەفاهمە ئەمە زۆر خاڵێکی گرینگە عزیزانم واللهی زۆر جاران هەبووە تەلەفۆنیان بۆ ئێمە کردو خۆیان مشەوەش کردو ژن و مێردەکمان مستەوەرە بەینمان وەختە بگاتە تەلاقی کە چوینە بینیان و دانیشتینە قسەمان کردی ئەسڵەن مشکلە نەبووە بە سوء تەفاهمەکە بووە بەس لێک حاڵی نەبوونەکە بووە میسال مەسەلەن کابرای دەڵێ مامۆستا ئەمن ئیش دەکەم لە ماڵی خەڵکی دەبین لە دەرە ئیش دەکەم پارە پەیدا دەکەم خەڵکی دەبینم ژنەکەم زۆر لێم واسواسە ژنەکەم زۆر دڵی لێم پیسار وایە کوڕێکی قۆزە کوڕێکی جوانە ژنەکەی مەسەلەن حەسوودی ئەوە دەکایان غیرەی لێ پەیدا دەکاتن حساسیەتی لێ بەرامبەر پەیدا بۆ دەزانێ ئەوە لە دڵێ کەس تەمەشای دەکەن کەس هەری دەخەرێتێن ئەو تەبیعیان ئەو غیرە لە ناو دڵی هەموو ئافرەتان هەیە چۆن لە ناو دڵی پیاوان هەیە لە دڵی ئافرەتانیش هەیە ئەو ژنای هەستای پێ گوتێت خوا وەرە سوندم بە قورئانی لەو بخۆ کە ئەتوو ژنی دەینیان نە ژن حەز لێ ژنێ بینیان نە
ئەش گوتی ئەرێ وەڵا حەزم لێ کاکە بووتە یەک مشکلە نەبیتەوە کاتێک کە دەسی لە بەینیان دادەنشی ئەستانەوە مشکلیان نییە بەس لێک تێنەگەیشتن هەیە دەزانی خۆ ئەو پیاوە بەس بیزانی با تعبیرەکەی چاکاتەوە تعبیرەکەی چاکاتەوە بەرێ ئەرێ وەڵا ئافرەت ئەمە نابی لێت بشارن هەموو پیاوی دنیاە حەزی لێژنی دووەم و سێم چارم بینی بەڵام پێت بڵم ئاتوو هەموو دنیا ببتە مەلیکە جەمال لەسەرە توژن ناینم چۆن دڵم دێژن بەسەرە تو بینم حیفە نەکرد بڵانە ئەستان ئەم ژن و پیاوە لێک حاڵی نەبوون لێک تێنەگەیشتن مشکلی ماڵیان گەورە بوو ئەمما ئەگەر بەزانینی دوو قسەی خۆش بزانە کو حاڵەتەکەت ڕەواندەوە و مشکلەکەشت حەل کرد جا ئازیزانم خوشتی من برای من پێش ئەوەی ئێوە بکەن بەهەرا پێشەوە لێک عاجز بن پێش ئەوەی پشت لە یەکترەکەن پێشەوەی جێ جوداکەنەوە لە یەکتری ئەسڵەن دانیشن بزانە ئایا ئەوەی کە ئێوە گارەگار و لەسەرە ئەوەی کە ئێوە کێشەتان لەسەرە ئەوەی کە ئێوە لێک حاڵی نین ئایا ئەمە سوء تەفاهومەکە لێک حاڵی نەبوونەکە یان کێشەیە ئەگەر کێشە بوو ئەوە قسە و باسی تریە ئەمما ئەگەر لێک تێ نەگەیشتن بوو با لە بۆ یەکتر ڕوونکەنەوە پیاوەکە برێ وەڵڵاهی ئافرەت وەڵڵاهی مەقسەدم ئەوە نەبوو وەرە لێم حاڵی بە وەرە بزانێت چ دەڵێم ئەمە نەمتوانە ئەو تعبیرەی جوان ڕۆنکەمەوە تا لێم تێ بگەیت زۆر جاران وەڵڵاهی تعبیری نارێک کابرا دەبێت دڵی زۆر پاکە لە قسەکەی هیچ نیەتێکی نییە بەڵام نازانی تعبیر بکە لێ بیتە مشکلە ئافرەتی جوایە زۆر جاران ئەستان جوابی کێشەی جوابی پرسیارێکی دایتەوە جوابی شتێکی دایتەوە ئەستان لەبەرەوەی نەیزانێت تعبیرێکی زۆنیە لۆ بکە یەکسەر پیاوەکە لێی بە هەنجەک هەرگرتە و لێی بوویتە مشکلە جا باشترین شت ئەوە پێش ئەوەی ئێمە قسام بکەین دەبێ ئایا بزانین ئەوە کێشەیە یاخۆت سوء تەفاهومەکە ئەگە سوء تەفاهم بوو ئەو هیچ ئەوەی نییە ئەمە ماڵی لە خۆمان ئارامی ماڵی لە خۆمان تێن و دڵی یەکتر عاجز بکەین یەکتر تووڕە بین و ببغزەوە تەماشا یەکتر بکەین و یەکتر نەدوێنین ئەستان لەسەر لێک تێی نەگەیشتنەکی زۆر گرینگە خاڵی یەکەم ئازیزانم ئەوەیە بزانین ئایا ئەوەی هێمەی عاجز کردووە ئەوەی کە دڵی مەی ڕەنجاندووە ئەو ژن و مێردەی کە لێ خۆ لە یەکتر ناگەین ئایا ئەمە سوء تەفاهومە یاخۆت کێشەیەکە ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم ئەگەر هەر کێشەیەکت هەبوو لە ماڵ هەر گرفتێکت هەبوو لە ماڵ ویست ئەو گرفتەی لەگە خێزانت هەڵکە یان خێزان بیوێ لەگەر پیاوەکەی هەر کێشەیەکی هەڵکە بەڕاستی زوبانی زوبەر نابی بەکاربینی گەورەترین و خەتەرترین شت ئەوەی ئازیزانم بەڕاستی زوبانی زبر بەکاربینی زوبانی زبر کارەساتە ئازیزانم کارەساتە وەڵڵاهی مشکلەی بچوو گەورە دەکات زۆر گەورەی دەکات زۆر جاران ئەستا مشکلەکە هیچ دەگۆڕێنە هیچ مشکلەکە هیچ نییە بەڵام زبانە زبرەکە زبانە ناخۆشەکە زبانە ڕقەکە زبانە ترش و تاڵ و تفتەکە سبحان الله مشکلەکەی گەورەتر کردیە زابۆ بە هیچ شێوەیەک ئەو ژن و مێردەی کە دەیانەوێت کێشەی خۆیان عەلکەن کێشەی خۆیان چارەسەرکەن گرفتی خۆیان نێڵن نابێت زبانی ڕق و ناخۆش و زبر بەکاربێن خاصەتەن پیاو زیاتر ئەو زبانەی ناخۆش بەکاردێنیتن بەڕاستی پێویستە کە ئەم پیاوە زۆر بە نەرم و حەلیمی دانیشی مشکلی حەلکە تمان لە برێ مامۆستا مشکلە بە نەرم و حەلی حەل دەبێ بەڵێ بە نەرم و حەلیمی حەل دەبێ ئەی بە عەسەبی حەل دەبێ ئەی بە گارەگار ئەی بە جوێن و فەزاعەت و قسە پێگوتن حەل دەبی نەخێر برا ئەبینی مشکلەکە حەل بووە بەڵام ئاساری قسە ناخۆشەکەی هەر لە دڵی خێزانت ماوە دەزانی مشکلەکە حەل بوو دانیش ڕۆیش کاتیشی ڕۆی بەڵام قسە ناخۆشەکانی خێزان لازان لە دڵت ماوە برای بەڕێزم یەکەواتە قسە زۆر کاریگەری خۆی هەیە زۆر کاریگەری خۆی هەیە بۆیە دەڵێن جارێکی میسالە بەڵام بە کورتی دەژێڕینەوە دێن کابراایەک دەسۆڕاوێت دیتی شێرەکەوە بە قەفەزی وە بووە بە تەرەی وە بووە وەڵا ئەویش دەوی شێرەکەی بکوژی شێرەکە دەرێ مەم کوژە وەرە بەڕەڵام کە وعد ئەمن هەموو ڕۆژە نیچیرەکە لۆ دەینم هەموو ڕۆژە نیچێرێکە لۆ دەینم وعد وەڵە شێرەکەی بەردەدا هەموو ڕۆژە کابرای ڕاوچی لە خۆی ئەوە دەسێ دارستاندا دەنیشتی و شێرەکە نێچیرەکی لۆ دەینی هەموو ڕۆژێ نێچیرێکی لۆ دەینی ڕۆژێک دێتەوە شێرەکە زۆر ماندوو زۆر هیلاک دەر وەڵە ئەوڕۆ زۆر ماندوم هیچم بەدەست نەکەیتێ بەست توخوا لاقت هەرمەگرە با سرم بەسەر لاقت کەم تۆزێک بخەو شێرەکە سەری بەسەر ڕانەوە میسالە دەینەوە بەڵام مەقسەدم یەک خەتە ئێستا دەگەمە سەری شەرەکە لە سەری بەسەرانی کابرای دەکا
خەوی بڕک ئیسراحات بکە پیاوەکە در ئۆ شێرە وەی بۆنی دەوت چەند ناخۆشە سەرت لابە سەرت لابە شە شێرەکە هەردەستی بۆ قسەی زۆر عاجز و بریندار دەبی دەرێ دەبی ئیلا بێ خەنجەرەکەم دەتەپی سەرچی دێ کورە شێرە ڕاوەستا و کورە لێمگەرە دەر بەخوای یان دەتخۆم یان دەبی خەنجەرەکەم دێت مێم خەنجەرەکی لێ دەدا و دەرە بڕۆ مانگە چکەوەرەوە مانگە چکە دێتەوە کابرا شێرەکە دێ دەرێری ئاساری برینەکەی ماوە دەرێ ناوەڵە دەرێ بەڵام ئاساری قسە ناخۆشەکەی تو لە دڵم هەرماوە ئازیزانم خۆشەویستانم ئەمە ڕاستە ئەفسانەیە بەڵام بەڕاستی واتە و معنایەکی زۆر جوانی هەیە قسە ناخۆشەکان لە هەزار برینەکەی خوێنی لێدێ لە جەرگمان بەڵام مشکلەکەش ئەوەی کە بۆی دانیشتین حەلیکەین حەل بوو نەما بەڵام قسە ناخۆشەکان هەرمە جا بۆی زۆر پێویستە لەسەر پیا و ژنان کە بەڕاستی قەت زبانی زبر بەکاردێنن کاتێک کە دادەنیشن کێشەی ناو ماڵ هەڵ دەکەن کە پیا هەیە سوبحان الله هیچ ناپارێزی لە قسەی ناخۆش لە قسەی بێحورمەت لە قسەی سووک لە قسەی بێسەر و بەر بەرامبەرش نەکەی وەلێ لێ بەڕاستیش نەکەی زۆر لێ بێتاقەت دەبی زۆر لێ ناڕەحەت دەبی چکە ئەوەندە تەئسیری قسەکان لەسەر دڵیتی ئەوەندە تەئسیری قسەکان ئەوەندە تەئسیری مشکلەکەی نییە لەسەری و بالمقابلیش ئەنە پیاویش بەڕاستی بە قسەی زبری ژنی زۆر تێک دەچی بەڕاستی پیاو هەیە سوبحان الله ئافرەت قسەی وەی پێ دەڵێ وازەرێک بڕی پێ دەڵێ هەتا دەمری ئەو پیاوە لەبیر ناکاتن جا بەڕاستی بۆ ئێمە ژیانمان خۆش بێ ژیانمان بە ئاسوودەی بمینێتەوە و مشکلەکانمان زۆر بە ئاسانی هەڵکەین بنەمای دووەم ئەوەی نابێ زبانی زبر بەکاربێنین خاڵی سێیەم لە بنەماکانی هەڵکردنی کێشەکان چۆن مامەڵەیەکی دروست لەگەر کێشەکانمان بکەین ئەوەیە کە هەر کاتێک ژن و مێردێک ئەوێدا بنیشن کێشە هەڵکەن بنەمای سەرەکی ئەوەیە یەک لەو بنەما سەرەکیان ئەوەیە دەبێ ڕازگۆ بن بەرامبەر یەکتری ئازیزانم خۆشەویستانم خوشکان برایان بەڕاستی بە درۆ کێشە هەڵ نابی ئەوە پێتان بڵێم قەت بە درۆ کێشە هەڵ نابی بەڕاستی هەر کەسێک وابزانی بە درۆ کێشەی ماڵی خۆی هەل دەکە ئەستان کێشەکانی گەورەترەبی لۆی ڕجاءن براکانم خوشکەکانم ئەبێ لە هەلکردنی کێشەکانی ناوماڵی خۆتان ئەبێ ڕازگۆ بن هەردوو لە ڕازگۆ بن کەم درۆ قەت کێشەی ئێوە هەل ناکاتن هەرچەندە ئەو ئافرەتە شت لە پیاوەکە بشارتەوە هەرچەندە ئەو پیاوە شت لە ژنەکەی بشارتەوە بەڕاستی کێشەکانیان گەورەترە بەڕاستی کێشەکان گەورەترە بێ و حەلیش نابێ جا بۆیە زۆر پێویستە ئێمان خۆشەویستان کە بەڕاستی دەبێ ڕازگۆ بین لە کاتی دائنیشین کێشەکانی خۆمان هەل دەکەین یەکسەر ئەو پیاوە ڕاستی کێشەکە بە ئافرەتەکە ئەڵێ و ئەم ئافرەتە بە ڕێزەش ڕاستی کێشەکەی بە پیاوەکە ئەڵێ سبحان الله کە ئەو کاتی ڕاستی بە دیار کرد و درۆیان لەگەر یەک نەکرد زۆر سیقە و متمانە ئەگەڕێتەوە ناو دڵی هەردووچیان و بە ئاسانیش ئەتوانن ئەو کێشەی بینی خۆیان هەل کرد ئەمە خوا نەخواستە ئەگەشتنەکە فێڵی لە پیاوەکە کرد درۆی لەگە کرد ئەو درۆی هەر ئاشکرا ئەبێ ڕاستە ئەگەر ئێستاش بە موقەتی کێشەکەت هەل کرد بەڵام ڕۆژێک سەر هەردەداتەوە زۆر لەو جارە گەورەتر و کارەساتر جا بۆیە نابێ درۆی لەگە پیاوەکەت بکەیت و پیاویش کاتێک کە کێشەیەکی لەگە خێزانیە نابی درۆی لەگەڵ بکە کێشە بە درۆ هەل نابی بە پینە و پەڕۆ هەل نابێ ئەبێ بە ڕاستگۆیانە دابنیشین کێشەکانی خۆمان هەڵکەین یان خوشکی بەڕێزم کیژەکە کێشەیەکی هەیە لەگە دەرێ لەگە برادران لە فەیسبووکەکەی لە ئەنتەرنێتەکەی لە ئینستاگرامەکەی کێشەکی هەیە ئەو کێشە مەشارەوە لە باوچی گەورەتر ئەبێ لەبەرەوەی بەڕاستی ئافرەت زۆر جاران کە دێ مشکلەی کیژی ئە مشکلەی کوڕی هەڵکە سوبحان الله زۆر بە سەقەتی و پەقەتی حەلی دەکا ئاخری کێشەکە و گرفتەکە زۆر بە گەورەی دووبارە ئەبێتەوە جا بۆیە نابێ ئەم ئافرەتە هیچ لە پیاوەکەی بشارتەوە و ئەو پیاوە هیچ لە ئافرەتەکەی بشارتەوە بۆ ئێمە بتوانین بە ڕاستگۆیانە و بە کورتترین ماوە و بێ گارەگارێکی زۆر و قڕەقڕەک و دەنگە بەرزکردنەوەیکی زۆر کێشەکە هەل بکەیت جا بۆیە تکا ئەەکەم هەر ژن و مێردێک هەر عینەیەک ئەگە کێشەیەکیان لە بین هەبێ با بە ڕاستگۆیانە دانیشین کێشەیان هەڵکەن نەک بە درۆ و بە شاردنەوەی ڕاستی لە نێوانی خۆیاندا خاڵێکی تر کە زۆر گرینگە لە بنەما سەرەکیەکانی هەڵکردنی کێشەیە و مامەڵەکردنە لەگە کێشە خێزانیەکان ئەویش ئەوەیە دەبی کاتێکی زۆر گونجاو هەر بژێری کە مشکلەکەی تێدا باسکەی دەزانی ئەو گلەیەم لە خوشکانمە
هەندە خوشکانی بەڕێزمان هەیە بەڕاستی نازان کات لە بۆ کێشەکان هەربژێرن یعنی کاتی ئەوەندە ناگونجاو کاتی ئەوەندە ناڕێک هەردەبژێرن کە ئەو پیاوە میسال ئەو پیاوە دەبینە حەزی لە تۆپانەی بەرشلۆنە و ڕیالی میسال زۆری خەڵکەوە دەبین مەشغوڵە بە تۆپانی ڕیال و بەرشلۆنە چەند ئێستا ئەو کوڕۆنەی هەمووی بنبڕ کردە هیچی نەهێشتە یەک گەمە و یاری نەهێشتە دەبینە ئەو پیاوە مەسەڵەن مشەجعی ڕیالەیان بەرشلۆنەیە بچکەم برەمە سەعەت و مشەجعی جیهانم کاکە مشەجعی ئەو کەسەیمە کە دەباتەوە جیهان بردیەوە مشەجعی ویمە بەخوای دەبینە ئەو کابرایەت تەشجیعی ڕیالی دەکەیان بەرشلۆنەی دەکەوە دانیشتیە فەریقی ڕیال دوسێ گۆڵی لێ بووە زۆر غەمبارە و ڕاست ئافرەتەکە دێ دەرە ئەرە پیاوەکە یەکسەر مەوزوعەکەی دەکاتەوە تەبەن ئەو پیاوە بەخۆیوە ڕیال دۆڕاندیتی دڕی غەمجینە لەو کاتەش بێ کێشەکەی باز بکالەکنی یەکسەر ئینفعال دەکا و دەبتە دەست دەنگ بەرز کردەوە و ئەسڵەن شەڕەکە زۆر گەورە دەبیتن زە بۆیە دەبێ ئەو خوشکە بەڕێزە بزانی چ وەختێکی زۆر مناسب و گونجاو هەیە کە بێتن کێشەکە لەگەر پیاوەکەی خۆی باز بکاتن یان دەبینی ئەو پیاوە وەختێکی زۆر سەفا و خۆشیتی وەختێکی زۆر دڵخۆشیتی دەوێت مەسەن دانیشتیە لە دیار شتێک بۆ شەوق و زەوقەک ئەو ئافرەتەدی ئەو شەوق و زەوقەی لێ تێک دەدا سوبحان الله ئەو دڵخۆشیە ئەو شەوق و وەچی گوتی جەوەکی خۆشی لە خۆ دروستکردی ئەو جەوەی لێ تێک دەدا بەڕاستی لەو کاتانەدا هیچ کاتی گونجاو نییە کە ئەتودەی کێشەی لەگەر ئافرەتەکەت حەل دەکەی لەگەر پیاوەکەت حەل دەکەی و پیاویش دەبێت بزانێ ئەو وەختانێک کە ئافرەت تااقەتی و حوسڵەی قسەکردنی نییە ئەو ئافرەتە تااقەت و توانای قسەکردنی نییە نابی بێت کێشەکانی لە وەختی لەگەر حەل بکەیت خاستن ئەگەر ئافرەت کەتە عادی شەهری خۆی سووری مانگانەی خۆی حاڵەتی فسیۆلۆژی هەموو جسمی تێک دەچی برایانم وەڵای ئەعسابی دڵی مەعیدەی هەمووی ئەندامی مێشک و دەماغی ئەو ئافرەتە تێک ئەچێ مادی ئەبێ هەست بە زەختێکی نەفسی زۆر دەکە هەست بە ناڕەحەتێکی زۆر دەکە ئەو وەختی ئەوەی نییە ئەو پیاوەکە بێ زۆری لێ بکە بەرەوە دانیشە ئەو با ئەو کێشەیە حەڵکەی نەخێر دەبێ هەردووک لە بەڕاستی وەختێکی زۆر ئارام وەختێکی زۆر گونجاو بدۆزنەوە کە بێن دانیش کێشەکانی بینی خۆیان باز بکەن و حەڵکەن بنەمایەکی تر کە زۆر گرینگە ئەو بنەمایانە بنەمایەکی زۆر گرنگ ئەوەیە کە بەڕاستی بە هیچ شێوەیەک نابێ منداڵی تێوە بگڵێنن بە کێشەکانی خۆتاندا دەبینی ژن مێردێک کێشەیان هەیە دەبین پیاوەکە گلەیەکەی بە منداڵەکەی دەنێری وەرە کوڕم وەرە کچم ئاوا بە داکت برێ داکەکەشی ئەو جارێ دەرێ وەرە کچم وەرە کوڕم ئەوا بە بابت برێ ئەخە وەڵا گوناحتان دەگاتێ والله گوناحتان دەگاتێ والله ئەوە لە عەقڵ و بلیمەتیتان نییە ئێوە ئەو منداڵانە نەفسیەتیان تەحتیب ئەکەن کێشەی خۆتانیان بە منداڵەکان تێوە دەگڵێنن زۆر خەتەرە ئازیزانم خوشکانم برایانم بە هیچ شێوەیەک منداڵەکان لە کێشەکانی خۆتان مەئاڵێنن بە هیچ زۆرێک ئەو منداڵانە نابێ بزانی کە ئەو ژن و مێردە ئەو دایک و باوکە کێشەیان لەبەین هەیە منداڵ هەراس پێ دەکات پێتان بڵێ منداڵ زۆر بەدیقەتن زۆر بەزەینن زۆر وریان بەڵام نابێ بە هیچ شێوەیەک ئێوە بەڕاستی ئەو منداڵانە بەئاڵێنن بە مشکلەکانی خۆتان مایانکەنە بەشێک لە مشکلەکانی خۆتان خاتێک مەسەن دەبینی ژن و مێردەک ئەوە گارەگاریتیان ئەو برە قڕەقڕێتیان دەنجیان لێک بەرز کردیتەوە یەکسەر دەر وەرە کوڕم وەرە توخوا ئەم ئەوان بەداکردنەوە گوت وەرە کچم وەرە ئەوان بابە لۆ ئەوان ئیحراز دەکەن لۆ ئەوان دەکەنە بەشێک دەیکەنە تەرەف گیری یان ئەو منداڵە بەستە زمانە یان برێ دەبرێ وایە یان دەبرێت درۆیە برێ درۆیە هەموو قەلبی دەشێن برێ وایە مشکلەکە گەورەتر دەبی بۆ دەیکەنە تەرەف لە مشکلەکەی خۆتان بۆ دەیکەنە وا دەکەن لایەکی بگری یان لای دایکی بگری یان لای دای باوکی بگری ئەمە زۆر غەڵەتە زۆر غەڵەتە منداڵی ئەینە ناو کێشەکانی خۆیتە ئەکەیتە بەشێک لە جوزئێک لە کێشەکانی خۆتە زەبەڕاستی ئازیزانم ئەمە زۆر شتێکی هەڵەیە کە ئێمە منداڵەکانی خۆمان بەو شێوەیە لە ناو کێشەکانی خۆمان ئایان توڵێنەوە خاڵێکی تر بنەمایەکی تر هەل لە سەر منداڵان ئەویش ئەوەیە بە هیچ زۆرێک نابێ لە پێش منداڵان ئێوە باسی کێشەی خۆتان بکەن
ئیجاری یەکەم گوتم بەشداریان پێ بکەن بەس ئەو جارە لە پێش منداڵەکان مشکلەکەی حەل دەکەن دەزانی هەندە داک و بابی زۆر بێ مستەوا هەیە من احتراماتم لە بۆ ئەو کەسانی کە جیان لە من دەبی ئەوەندە بێ مستەوان ئەوەندە ناڕۆشن بیرن بەڕاستی لە پێش منداڵەکان دەست بە گارەگار و دەنجی بەرز و هەرە هۆریا دەکەن جا هەندە باپێ دەستەوە شوێنی جا ئەو داکە هاوار دەکا بزانە ئەو منداڵە چیان بەسەردێ بەس تەمەشای ئەو منداڵانەی بکە بەس تەزمانەی چ غەم و چیەک دەم و چاویوانەی گرتووە سبحان الله تخوا چۆن دڵتان دێ ئەو منداڵانە تووشی عقدەی نەفسی بکەن تخوا چۆن دڵتان دێ ئەو منداڵانە ئەوها بفەوتێنن واللهی گوناحتان دەگاتێ دەزانێ ئەو منداڵانە تەحتیم دەبن دەزانێ ئەو منداڵانە ئیبادە دەبن والله ئیبادە دەبن کاتێک ئێوە ئەوە گارەگار و ناخۆشی و ڕقە و قسەی برند و هەرا دەکەن لە پێچاوی ئەو منداڵانە بەڕاستی ئەو منداڵانە تەحتیم دەبی جا بۆیە بڕۆن ئەو منداڵانە حتا لە مەکتەبێ شەر فەشەل دەینین لە دەرێ شەر فەشەل دەینین لە بەرچی چکە دەسۆ ماڵی هەر گارەگارە داکار هاوار دەکا بابە هەر هاوار دەکا یەک قسەی خۆش نازان بکەن هەموو مشکلەی ماڵی لە بینی ئەو منداڵانە حەل دەکەن حتمما ئەو منداڵانە زۆر کاریگەری دەرونی خراپیان لەسەر دەنیشیتن بەڕاستی ئەو منداڵانە نەفسێتیان تەحتیم دەبێ نەفسێتیان وێران دەبێ بەڕاستی وا ئەزان ئەوە ژیانە وازان ئەوە ژیانی ژن و مێردایەتی ڕچیان لە هەموو ژن و مێردەکی دەبێتەوە عەزیزانم وانە نابێ منداڵەکانی خۆمان تەحتیم بکەن لەبەرەوە ئێمە نازانین مشکلەی خۆمان حەلکەین بەڕاستی ئەمە ئەو پەڕیدا سەقافەتیە ئەو پەڕی ناڕۆشنبیریە کە ئەتوو بێی کێشەی خۆت لە پێش منداڵەکان باسکە ئەوزە بە گارەگار ئەوزە بە دەنجی برندیش جا خاسەتەن چیش ئەگە بزانی داچی دەی دەدرێ منداڵی بچوو کە دەبینی ئەو بابە لە داچی دەدا ئەو چکارە سا دەقەومێت لە دڵ و دەرونی ئەو منداڵێت ئاسارێکی سلبی وێرانکار لە ناو دڵ و دەرون و مێشک و زەین ئەو منداڵی بەجێ دەمینێتن ئەوە هەموو لە مستەقبەل کاریگەری دەبی ئەوە هەموو لە دوا ڕۆژ کاریگەری خۆی زۆر پەیدا دەکات لەسەر حاڵەتی دەرونی ئەو منداڵە لە کەسایەتی ئەو منداڵە جا عەزیزانم بەڕاستی ئەمە غەڵەتە بەڕاستی غەڵەتە ئێمە بین لە پێش منداڵەکانمان دەست بە باسکردنی کێشە و گەورەکردنی کێشەکە و هەرا هۆریا و ناڕەحەتی بکەین برەوە منداڵانە بەڕاستی تەحتیم دەبن و کەسایەتیان زۆر لە کەدار و ناجێگیر دەبێتن هەم لە منداڵی و هەم کە گەورەش دەبن بەڕاستی ئەم ئاساری ئەو مەشاکلەی بینی داکوبابی هەر لە سەریان دیار دەبێتن بنەمایەکی تر بزانین سعات چەندە سعات باشە دوو دقا ئەو چار پێنج دقیقە کە ئەوەش تەواو دەکەم پێم خۆشە ببێتە نیو سەعاتێکی ئینشاڵڵا ئەوەکان کە تەواو دەکەین چکە بەخۆی هەژدە بنەمای سەرەکیە بۆ مامەڵەکردن دروست لەگەڵ کێشەکانمان ئەوەش باس دەکەین ئینشاڵڵا ئەوەکان کە ئەو هەفتەکانی داهاتوو بە ئیزنی ئەڵڵای باسی دەکەین تەواوی دەکەین ئاخر بنەما کە دەمەوێت باسی کەم بۆ چۆنەتی مامەڵەی دروست لەگەڵ کێشەکانمان ئەویش ئەوەیە خۆشەویستانم بە هیچ زۆرێک نابێ ژن چ پیا و کێشەی خۆی بباتە دەرێ هەر کاتێک ژن کێشەی خۆی بردە دەرێ جا بردە لای جیران جا بردە لای بابوداچی بردە لای خوشکی بردە لای برای بەڕاستی کێشەکەی لێ گەورەتر دەبێ و هەروەها پیاویش هەر کاتێک کێشەی خۆی تەڕەفی سێمی تێگەیان بەڕاستی کێشەکە گەورە دەبێت دەبینە ئەو ژن و مێردە پێک هاتینەوە بەڵام ئەو تەرەفە لە ئێزالێک عاجزن بدەبین بابی زاوای خەزوری هەتا ئێستا لە زاوای تووڕەیلۆ وەڵە وەختی خۆی قسەی بە کچەکەی گوتی ئەوەنە پێکاتنەوە بابە هیچیان لە بین نماوە لە قاقەی پێکەنیندانە ئەتولواتە ئێستا لەگە زاوات پێک نهاتیوە کەواتە زۆر هەڵەیە زۆر غەڵەتە کە بێی تەڕەفی سێم تێبگەینی لە هەبوونی کێشەی لە بینی خۆتان بەڕاستی ئەمە کارە ساتە لەبەرچی چکە ئەوانەی کە تێیان دەگەینی ئەگە دەبێت زۆر جێسی قەومتمانە بن چکە ئاخری ئینشاڵڵا باسی بنەمایەک دەکەین ئێمە چۆن تەڕەفی سێم بینین کە کێشەکەمان حەلکەین کەنجین تەڕەفی سێم تەداخلی مشکلەکەمان بکەین خوا وەختەنیەت و ئەو پیاوەکەت ئێستا عازی کردی هەلو سبەینێت و بچی بە بابت بڵێ بەداکت برێ بە خوشکت برێ بە جیرانی برێ ئەمە کارە ساتە ئەمە کارەساتە یەکەمین بردنەدەری سڕی ئەو ماڵەیە بەڕاستی هەموو ماڵێک نهێنی خۆی هەیە تایبەتمەندی خۆی هەیە ئەسراری خۆی هەیە تۆ خوشتی بەرەزم تۆ نهێنێت بردە دەرێ دەبێت مشکلەکەت حەل بۆ بەڵام جیرانەکە لازال هەر بە چاوەکی کەم تەماشای مێردەکە دەکە دەرێ و پیاوە گورەمە دەزانم چ دەکا لە گەشتنەکە ئەمەوە هەوایە بزانە کۆت و بە خۆت باسکردنی کێشەی خۆت لەکەن جیرانەکان لەکەن کەس و کارت بەڕاستی لە قیمەت و شخصیەتی و کەسایەتی پیاوەکەتی ناخوارێ و پیاویش قەت نابێ ئەو مشکلانی لە کەسی تر باز بکەوی خێزانی لەبەرچی دەبێت مشکلەکە
مەسئولەکەتان حەل بووە بەڵام خێزان لە یازا لە پێساوی خەڵکی بەکەم تەمەشای دەکرێت يعني احتمال برادرشي او برادرشي تو بريك كراوه او خوي شريف دكا او برو خوشي ديته بيش ما بخيرات ما دكا والله ونيا والله ام دزام تصدر داتا او بياوي بزانا لو تشي زاني غير بياوي كلا بو جرايتو زبو هيش ويك براسي زوزور الله شي قورو فظيعه اما بين طرفي سيم باش داري بكاين لتشيشكاني ناو مالي خوماندا طرفي سام شرط شروطي خوي هي كاتو وقتي خوي هي كاتو بيهنا ناو تشكتو بوي تشكتي بحلكي زاب زور افرتانا زور بياو هنا بداخه براسي لبد ضلتون دي خويان دبرغم جيني خويان دسن تنفيسك يعني حظك ككسك جياني رابغري دسن بحثو مثلا او افرتسي بحث ميردي خوي بتفاصيلي جياني ميردك خوي اسرار يا مو ميردك خوي لا تزيران عندنا لا تزداكو بابو خصمو كسكاري خوي دي يعني لكن زاوية بازك هذا بين لكن خشكة بازك أو أفرت خشكة كي بميردا زسي لكن خشكة كي بازك خشكة لكن ميردا كي خوي بازك حتما أو دو زاوية لو قرر الرجال يقبو بزانا أو أن بيردين أو بلام دو لا زاوية لا يزال هخولك ناقين لسه مشكلة كي قديم بزانا تسن آثاري أو على ناو كومل جاي معايا تسن قسەو باسی ئەوها لە ناو کۆمەڵگای خۆماندێ هەمووی هۆکارەکەی ئەوەی کە بەڕاستی ئەم ئافرەت و ئەم پیاوە نیانزانی مامەڵەیەکی دروست لەگەر ئەو کێشەیە بکەن کێشەکەی خۆیان بردە دەرێ کەسی تەرەفی سێمیان تێگەیان کاتێک کە تەرەفی سێم نابێ ئەوها بە ئاسانی لە مشکلەی من بگە ئیلا وەخت و سات و کاتی خۆی وە مواسەفاتی خۆی هەیە کە باسی دەکەین ئینشاڵڵا زابۆی زۆر گرینگە ئازیزان خۆشەویستان خوشکانم برایان بە هیچ دەوام بە هیچ جۆرێک نابێ مشکلەی خۆتان ببەنە دەرێ او افرت نابی چشی خوی بات داری لو خالچی باسکا و او پیاوش به هیچ زورگ نابی چشی خوی ببات داری لبو خالچی که باسکا که براستی ام خالچی یکمیشد امینین او چشانی تو نای پارێزن بە خەڵکی تر ئەنن خەڵکی تری لێ تێ ئەگەینن و پاشان بەخۆت بەڕاستی زۆفی شخصیەتی خۆت بە دیار دەکەی کە نهێنی پارێزنی ناتوانانی پیاوێکی قیم بی ئافرەتێکی مرد بی بتوانین کێشەی خۆت بە کەس نارێ و ئیلا ئەگەر زۆر پێویستی پێکرد لە حدودی زۆر کە خوای گەورە دایناوە بە حەکەمە من ئەهلییا و حەکەمە من ئەهلی ئەگەنا نابی ئەو کێشەیە ببردرێتە دەرێ زابۆیە تکا دەکەم کە ئەوە یەکە لە هەرە بنەما سەرەکیەکان و ئەساسیەکان ئەوەیە کە ئێمە کێشەی خۆمان نەبەینە دەرەوە هەتا کێشەکانان لە بین خۆمان بێ زۆر بە ئاسانی حەل دەبی زۆر بە ئاسانی حەل دەبی و بۆ زۆر بە ئاسانیش دەتوانین چارەسەری کەیت بەڵام کێشەکانمان کە چۆ دەرێ سێم و چارەم و پێنجەم و شەشەم لێ حاڵێ بوون بەڕاستی کێشەکە حەل نابێ بەڕاستی زۆر زاران هەیە ژن و مرد پێکهاتینەوە تۆ بەیان کردیا گەردەن یەکتریان ئازا کردووە و بەڵام کەسی تەرەفی سێم نەهێشتیە نهێشتێ مصر بۆ لە بەر کە دەبی تەلاق بدرێ مصری بۆ لە بەر کە من ئەوش لەمان ناوێتەوە لۆ مشکلەکەیان بردە دەرێ ئەوان حەلیان کرد بەڵام تەرەفی سێم بوو بە مشکلە لەسەر مشکلەکەی وان بوو بە کێشەیەکی گەورە لەسەر کێشەکەی وان جا بۆی بۆ ئێمە تووشی ئەم حاڵەتانە نەبین زۆر گرینگە تەرەفی سێم هیچ کاتێک لە مشکلی ئێمە نەزانین بۆیە هەندێک کەس کاتێک کە تەلەفۆن لۆ دەکات دەرێ مامۆستا وەڵا کێشەکەم هەیە یەکەم پرسیاری من ئەوەیە کەس لەو کێشەی توی زانی وەیاننا چونکە بەس تەرەفی سێم زانی بی تازە کێشەکە قورس سر دەبێت هەتا کەس نەیزانی بی زۆر بە ئاسانی ئێمە توان کێشەکانتان لە بۆ حەڵکەین تاکو دیدار بەخوای گەورەتان دەسپێرم شاڵە هەفتەی دادێ ئەگەر عمر باقی بوو ئەگەر ماین ئیشاڵەوە دەژبینین بئیزنی ئەڵڵای و ئەو دەرد و بەڵایەش دەڕواتن و بە خۆشیش بە یەکتری شاد دەبینەوە تکاتان لێ دەکەم زۆر دوعا بکەن خاصن ئەو شەوانەی دادێ خاصن ئەو شەوی پازدەی شعبانە دوعای تێدا بکەن زۆر بپارێنەوە لەبەر خوای گەورە چونکە ئەگەر حەدیسەکەش زەعیف بێ بەڵام ئەعمالی ئینسانی دەڵێن لە پازدەی شعبانیش بەرز ئەبێتەوە بۆ ئاسمان ئەگەر چی زۆری عولەمایەکان دەفەرمون نەخێر ئەوە شەوی لەیلەتوڵ قەدرە بەڵام ئەگەر هیچ نەبی شەوێکی هەر مبارەکە با ئەو شەو بپارێنەوە لەبەر خوا بەدڵ دوعا بکەین کە خوای گەورە ئەو ناڕەحەتی و ئەو ناخۆشیە و ئەو کۆرۆنایە و ئەو دەرد و مەحنەتەمان لەسەر هەرگری خوا دەروێکی خێر لە هەموو دنیا لە هەموو مرۆڤایەتی بکاتەوە خوای گەورە تووشی هیچ گرانی و هیچ قڕانک و هیچ قەیرانێک و ناخۆشیەکمان نەکا لە پاش ئەو کۆرۆنای ئینشاڵڵا خوای گەورە خۆشیمان لە بۆ بینی و هیوادارم ئیستیفادەتان لە قسەکانم کردبی هیوادارم سرم نێشان دبن ئەگە زۆری شم گۆت گردنم ئازاکان تاکو دیدار لە ڕۆژی شێشەم نەفسی وەقت بە خزمەتان دەگەم. السلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.